بەناوی خوای گەورە و مێهرەبان هاتم لای دکتۆر دلێر شینەی. وەزنم زۆر بوو، چەند بخۆم ڕیاضیش بووم، چەند جارێکی دسمم هینیا بەخوای هەر زیاد دەکرد، دەمهینا خوای هەر زیاد دەکرد. ئەو جارە دکتۆر دلێر شینە بە هیمەتی خوای ئەمەلیاتێکی کردمەوە 2 ڕۆژە لە خوای بە زیاد بووی. دسمم هەتا برێ خۆشە، ئیسراحەتم، هەناسەم باشە، زەختم باشە. ئینشاڵڵا لەوە دوا خوا سەرکەوتووی دەکات، خوا پاداشی خێری دەداتێ ئینشاڵڵا. دارم ئەوانەی کە قەڵەون سەردانی کن دکتۆر دلێر شینەی بکەن. ئێستا برایەکەمەوە قەولە ئینتیزار دەکەم، ئەم ڕێک باشتر بەوە بێت تێکوانە. خوشکە چشمی هەر عەمەلیات کردیە. ئینشاڵڵا ئەوانەی قەڵەون سەردانی کن دکتۆر دلێر شینەی بکەن، بە جوادرین شێوە، بە ئاسادرین شێوە ئیشەکەیان لەوە سەرکەوتوو دەکردوی ئینشاڵڵا. دەستەقانەی تەقریبەن هێوارێ هاتم، سەعات 1 هاتم لای نیوارێ، سەعات 2 سبەری سەعات 10 چمەوە، هیچ ژانێکم نەبوو. خوا قوبر ناکە لەم مۆزەفەکانی و لە سستەرەکان دکتۆر